لە ساڵیادی ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری کەرکووک لێپرسراوانی حزبی سەر بە کۆمیتەکانی مەڵبەندی دووی ڕێخستنی کەرکووک سەردانی خانەوادەی سەربەرزی شەهیدانی یەکێتیان کرد و بەڵێنیان دووپات کردەوە کە هەمیشە خزمەتکاری بنەماڵەی سەربەرزی شەهیدان بن. دیارە ئێمە وەکو مەڵبەندی دووی ڕێخستنی کەرکووک بە تیم سەردانی هەموو خانەوادەی سەربەرزی شەهیدانەکەین بۆەوە بزانین کەم و کورتەکانیان چییە، پێشنیاریان چییە، لەبەرەوەی خانەوادەی سەربەرزی شەهیدان وارسی حەقیقی یەکێتی نیشتمانی کوردستانن. هەڵساوین بە سەردانیکردنی کەسوکاری شەهیدان لە سنووری کۆمیتەی ڕەحیماوە بەوەی لە نزیکەوە چاومان پیان کرێت و بە خزمەتیان بگەین و بە پێیتوانە و لە کۆمیتەی ڕەحیماوە و مەڵبەندی کەرکووک هەمیشە لە خزمەتی شەهیدان بووە. ئێمەش بە هەمان ڕێباز بە هەمان ئەو ڕێبازەی جەنابی مام جەلال و لە خزمەتی کەسوکاری شەهیدان ئابین. لە بەرامبەردا خانەوادەی شەهیدان خۆشحاڵی خۆیان دەربڕی لە بەرامبەر ئەو بەسەرکردنەوەیاندا و بەڵێنیان دووپات کردەوە کە هەمیشە درێژە پێدەری خەباتی ڕۆڵەکانیان بن کە لە پێناویدا ڕوحی خۆیان کردووەتە قوربانی. بەخێراتیانەکەین و زۆر دڵخۆشین و پشتگیری خۆشمان دووپاتەکەینەوە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و بۆ هاوسەرۆکانی یەکێتی نیشتمانی کوردستان. ئێمە بەخێراتنی تاک بە تاکی ئەندامانی کۆمیتە و مەڵبەند و ئەندامانی یەکێتی نیشتمانی کوردستانەکەین بۆ سەردان بانگە شەهیدەکان بەسەرکردنەوەیان بەخێراتنیانەکەین، زۆر سپاسیانەکەین بە هاتنیان شەهیدەکەمان بۆ زیندوەکەنەوە، زۆر سپاسانەکەین و بەخێر من سەرچاو. من زۆر سپاسیانەکەم بە خەیاردنیانەکەم بە ناوی خۆم و دایکی هەموو شەهیدێکەوە شەهیدی یەکێتی نیشتمانی کوردستان. تا ماوین ئێمە هەتا ماوین ماڵ و مناڵمان لە خزمەت یەکێتیە بەبێ مادی و معنەوی هیچ شتێک. 1000 ساڵی کەش بە هیچم بۆ نەکرێ من هەر یەکێتیم. وڵای وازانم براکەم هاتەتە حەوشۆ لەگەڵ ئەم جەماعەتێ. وازانم ئامۆزاکەم لەگەڵ ما هاتەتە حەوشۆ لەگەڵ ئێوە. وازانم مامەم لەگەڵ ئێوە هاتەتە حەوشۆ کە شەهیدەکانم ژنەوە بووە. یەکێتی نیشتمانی کوردستان کە ناسراوە بە حزبی شەهیدان لە هەموو شۆڕش و جەنگەکاندا پشکی شێری بەرکەوتووە و هەزاران کوڕووکچی قارەمان و چاونەترسی ڕۆژانی سەختی شۆڕش و خەباتی بوونەتە قوربانی دۆزی ڕەوای گەلەکەمان. ئازەشکوور گەلی کوردستان، کەرکووک.